بینەرانی عزیزی گەلی کوردستان سڵایەمەتان لەبێت ئەم کاتۆم و کاتێکتان باش بێت خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە یارمەتیاوکاران و لە پرۆگرامێکی نوێدا و بە شێوەیەکی ڕاستەوخۆ بووینەوە بە میوانی ماڵەکانتان بۆ هیوایی کە تاکۆتایی پرۆگرام لەگەڵماندا بمێنەوە تەواوی ئەو بڕگە و بابەتانی کە ئەمڕۆ بۆمان ئامادە کردوون جێگەی سود و ڕۆزامەندی گشت لایەکتان بێت عزیزان هەروەک هەمیشە کە چە بڕگە و بابەتێکی جیاوازمان هەیە بۆ ئەمڕۆ دوو تەوەری سەرەکیشمان هەیە کە گفتوگۆی لەسەر دەگەین یەکێکە تەوەرەکانمان تایبەتە بە بارودۆخی کرێنشینان لە هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی گشتی و بە دیاریکراوی لە پارێزگای هەڵەبجە پرۆژەکانی وەبەرهێنان لە بواری وڵی پرۆژەی نیشتەجێبوون و لە بواری وەبەرهێناندا کە ماوەی 15 ساڵ دەبێت کە پرۆژەکانی وەبەرهێنا لە بواری نیشتەجێبوون و یەکەکانی نیشتەجێبوون بۆ کرێنشینان کاری لەسەرکراوە ژمارەیەکی زۆر لە پرۆژەکان لە تەوابووندان و بەشێکیشی تەوابوون و بەشێکی ماوێتی کە تەواو بێت بەڵام هەتا ئێستا ئەم یەکانە بەسەر کرێنشیناندا دابەش نەکراوە بۆچی دواتر وەڵامەکەی وەردەگرین ئەمە یەکێک دەبێت لە تەوەرەکانی ئەمڕۆمان کە بۆچی ئەم پرۆژانە تا ئێستا دابەش نەکراوە لەگەڵ ئەوەشدا لە ماوەی ڕابردوودا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە جارێکی تر بڕیاردرا کە 20,000 یەکەی نیشتەجێبوون بۆ کرێنشینان لە سەرتاسەری هەرێمی کوردستان ناوچە جیاوازەکاندا دابش بکرێت بەڵام میکانیزمی دابشکردنەکەی چۆن دەبێت ئایا شێوازی فۆرم پڕکردنەوەکەی چۆن دەبێت وە چ جیاوازیەک هەیە پێوەرەکان چی دەبن بۆ ئەم جارە بە بەراورد بە جارەکانی پێشوو یەکەکانی پێشووکە دابش دەکرێت بەسەر کرێنشیناندا دواتر میانمان دەبێت بە وردی لەسەر ئەم بابەتە گفتوگۆ دەکەین یەکێکتر لە بابەتەکانمان تایبەتە بە هەموارکردنەوەی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی کە ئەم یاسا لە ساڵی 2011دا پەسەند کراوە لەو کاتەوە هەتا ئێستا بەپێی ئەم یاسایە کار کراوە بەڵام ئێستا هەوڵ دەدرێت کە ئەم یاسایە هەموار بکرێتەوە چەند پێشنیازێک پێشکەش بە پەرلەمانی کوردستان کراوە بۆی کە جارێکی تر ئەم یاسایە هەموار بکرێتەوە هەر بۆ خۆی بوونی یاساکە لە هەرێمی کوردستاندا چه گرنگێکی هەیە و هەموارکردنەوەکەی چه گرنگێکی هەیە کەم و کورتیەکان لە ماوەی ڕابردوودا یاخود یاساکەدا کە لە سەرەتاو لە 2011 هەتا ئێستا کاری لەسەرکراوە کەم و کورتیەکان چین وە ئێستا هەوڵ دەدرێت کە جارێکی تر هەموار بکرێتەوە ئەمەش بابەتێک دەبێت کە دواتر میوانمان دەبێت بە وردی گفتوگۆی لەسەر دەکەین لە ڕۆژی 6 واتە لە هەفتەی پێشوو لە ڕۆژی دووشەممەدا پەرلەمانی کوردستان بە ئامادەبوونی قوبات تاڵەبانی و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزیری ناوخۆی هەرێم کە لە پەرلەمانی کوردستان ئامادەبوون و راپۆرتی یەکەمی پێشنیازی یاسایی بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی پێشکەش کرا کە هەوڵ دراوکەم یاسایە لە ساڵی 2011دا پەسەند کراوە لەو کاتەوە تا ئێستا لەسەر ئەم یاسایە کار کراوە بەڵام ئێستا هەوڵ دراوە کە جارێکی تر هەموار بکرێتەوە کە گۆڕانکاری بەسەر خاڵەکانیدا بهێنرێت لەسەر ئەم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ خاتو تانیا تەڵعەتگلی کە بەڕێزیان دەستەی دامەزرێنەری ڕێکخراوی سیدن و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرە لەگەڵ ئێمەدا ئامادەیە خاتو تانیا سڵاوت لێبێت و بەیانیت باش سپاس بۆ ئەم دەرفەتە پێشەوەی کە بچینە سەر یاساکە و هەموارکردنەوەی یاساکە پێم خۆشە بە شێوەیەکی گشتی باسێک لە پێناسەی توندوتیژی خێزانی بکەین هەڵبەتە توندوتیژی خێزانی ڕەنگە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بە شێوەیەک پێناسەی بۆ بکرێت بەڵام ئەگەر لە ڕووی یاسایە و یاخود بەپێی یاسا توندوتیژی خێزانی چۆن پێناسە کراوە بانیتان باش و زۆر سپاس بۆ احتیمامدان بە ئەم تەوەرە زۆر گرنگەیە حتمما ئێمە کە باسی خێزان دەکەین لە هەرێمی کوردستان و لە عێراق بەعامەتی کەوە
بچووکترین یەکەی بڵین کۆمەڵایەتیە بە پێی دستوری عێراقی دەبینین کەوا خۆی خێزان گرنگی خۆی هەیە خێزان پێگەی خۆی هەیە بڵێن حتا زۆر جار هەیە دەبینین کەسەکان لەبەر خاتری خێزانەکانیان هەندێک شت بەرامبەریان دەکرێت یان هەندێک شت دەکەم بەس بۆ ئەوەیە وەک بڵێنکەوە خێزانەکەیان پێکەوە بمێنێتن یان لەبەر خاتری خێزانەکانیان بێ ئیتر بۆیە ئێمە حتممە کە ئەم یاسایە دەرچوو لە ساڵی 2011 ئەوە شتێکی زۆر باش بوو و زۆر بڵێن یەکەم یاسا بوو لە ناوچەکەیە بەم شێوەیە دەربچێ چونکو کە باسی لە پێناسەی تونند و تیژی خێزانی کرد هەنێک خاڵی تێکرد کە یەکەم جار بوو لەم لە ناوچەی بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەم شێوەیە باز بکرێتنیان وەکو توندی تیژی باز بکرێت بۆ نمونە ئێمە ئەگەر باس لە توندی تیژی خێزانی دەکەین حتمما توندی تیژی لەسەر چەند ئاستێک دەبێت توندی تیژی فیزیکی هەیە وەکو لێدان وەکو هەڕەشەکردن وەکو فەلاقەدان لە هەمان کاتیشە توند و تیژی دەرونی هەیە کە بە قسەی ناخۆش بە جوێندان بە کە کەسێک مەسەلەن قسەی ناشنی پێدەڵێ کە بچووکی دەکەیەوە کە کەمی دەکەیەوە تند و تیژی ئابووری هەیە بۆ نمونە ناو خێزانەکە تا کە وەکو پێویست مەسەلەن پاریان لەسەر سەرف نەکرێ یان پارەیان نەدرێتە یان پێداویستیەکانیان دابین نەکرێیان حتا ئەگەر خۆشیان ئیش بکەن ئەو پارەیە کە پەیدا دەکەن بۆ خۆیان لەیان بسێندرێتەوە جگە لە ئەوەش تند و تیژی سەکسیش هەیە کە بە زۆردان مەسەلەن کە تند و تیژیەکی سەکسی دەکرێتن بەرامبەر بە کەسەکە حتمما ئەمە دەبینین ئەوانە هۆکارێک ینی شێوازەکانی توندی تیژی زۆرن بەڵام ئەگەر بین باس لە توند و تیژی ناو خێزان بکەین ئەوە حتمما دەبینین چەند لایەنێکی دیکەی گرتووە مەسەلەن بۆ نمونە بەداخەوە دەبینین لە کولتوری کوردی مەسەلەن ئێمە گەورە بە بچووکمان هەبووە یان زۆر بە شودانمان هەبووە یان مەسەلەن کچی کە لە خواروی 18 ساڵ بووە کچ و کۆڕ مەسەلە دەبینی بە زۆر بە شوویان دەدەن اینجا ئەوەکان زۆرن یان لە هەمان کاتیشە لە ناو یاساکە ناوخودی یاساکە خۆی وەکو بابەتێکی تند و تیژی هاتووە ئەوەی کەوە وەکو دەڵێن قطع صلة الرحم يعني مثلا كدبيني ژنێک وا لێ بکرێتین کەوا هەموو عیلاقات و پەیوەندیەکانی خۆی لەگەڵ خێزانەکەی خۆی ببڕدرێتن لەلایەن هاوسەرەکەی و یان لە ناو خێزان لەلایەن خێزانی هاوسەرەکەیەوە ئیتر تقریبا خۆی مەجموعەیەک مادە هەیە لە ناو یاساکە بەم شێوەیە تعریفی بۆ کراوە خەتەنەکردنی کچان ئەوەش هاتۆتر لە یاساکەش هاتەوە وەکو شێوازێکی تند و تیژی خێزانی لە هەمان کاتیشە دەستدرێژی سەکسی لەلایەن هاوسەرەکەوە بۆ ژنەکەی خۆی یان مەسەلەن بە زۆر چوونە سەرجێ ئەمەش یەکێک لە شێوازەکانی تند و تیژیە بە لە ناو خێزانەکە ڕوودەدا جگە لە تند و تیژی بەرامبەر بە منداڵ بە قسەی ناشرین و ئەمانە هەمووی بە پێی ستاندەردە جیهانیەکان وەکو تند و تیژی دێناسرێن بەڵێ باشە خات و تانیا کە دەڵێن خێزان مەبەست لە خێزان کێ یاخود کێ دەگرێتەوە یان زۆر جار کە دەڵێن خزمەتی پلە چوار ئەم پلە چوارە کێ و کێ دەگرێتەوە خۆی مەسەلەن تۆ دوو جۆرە خێزانت هەیە خێزانی وەکو دەڵێن ئەوەی کە سڵی خوێن هەیە لە بینیانە ئەوەیە باوکە برایە ئامۆزایە خاڵۆزایە باپیرە مامە خاڵە ئەمانن و ئەوانە مەسەلەن ئەمە ئیتر تا پلەی چوار دەڕواتن ئامۆزازە تا ئەو کاتیان خاڵۆزازە تقریبەن ئەوە دەگاتە پلەی چوار بەڵام لە هەمان کاتیشە مەسەلەن تۆ هەندێک خەڵکەیە کە دێتە ناو خێزان بە یاسا بۆ نمونە مەسەلەن من هاوسەرەکەم بە یاسا ئەبێتە دەبین بڵێن دەبینە یەک خێزان ئەمجا ئەو کاتە ئەوە خەزوورە ئەوە شوبرایە ئەوە مامی هاوسەرەکەمە یەکتر ئەوانش ئۆتۆماتیکیان ئێمە دەبینە یەک خێزان بەڵام ئەوە لەلایەنە یاسایەکەیە بۆیە دەبینین کە بەگەر ئێمە کە تعریفی مەسەلەی خێزان دەکەین خێزانەکە نەکو بەس مجرد ئەو خێزانە نینەکەوا بڵێن بەخێن پەیوەندی هەیە بەڵام ئەوانەی بە یاسا یان بە معنەویش پەیوەندی هەیە لە نێوانیان ئەوانش دەکەوێتە بڵێن چوارچێوەی خێزان بەڵێ خاتوتانیا هەر بۆ خۆی بوونی ئەم یاسایە کە لە ساڵی 2011 ئاماژە دەبێدا کە لە 2011 هەتا ئێستا بڵێ لە 2011 پەسەند کراوە تا ئێستا کاری لەسەر کراوە هەر بۆ خۆی بوونی ئەم یاسایە چ گرنگێکی هەیە لە هەرێمی کوردستاندا ئەزانی گرنگی بعدێکی زۆر گرنگی هەیە مەسەلەن ئێمە ئەگەر بە سەراحەت باس لەوە بکەین ئەگەر ئێمە باس بڵێین لە
ڕوتی بڵێن مافی ژنان بکەین یان ئەم چالاکوانەی کە باس لە مەسلەی مافەکانی ژنانی کردووە چەندین ساڵە ینی حتا لە پێش ڕاپەڕین و ئەمانە ژنی کوردستان بەعام پێشنگ بۆ لەم بابەتەیە ئیتر زۆر گرنگ بوو کەوا یاسایەکەی بێ چونکو بمانەوە نەمانەوێ هەموو شتێک دەبێ بە یاسا تەنزیم بکرێتن بۆیە تەواجودی ئەم یاسایەوە دەکاتن کەوا بتوانرێ ئەم بڵێن ئەم ئەندامانەی خێزان ئەم ژنانەی کۆمەلگای خۆمان کە وەکو باسمان کرد لە بیدایەتەکەوە زیاتر مەسلەی مافی ژنان بەداخەوە لەلایەن ناو کۆمەلگای خۆمانە لە چوارچێوەی خێزانە حەسری دەکەن پێویست بووکەوە یاسایەکی بەم شێوەیە هەبێتم بۆی بتوانێت مافەکانی بپارێزێ چونکە ئەوەی ئێستش دەیبینین کە حتا لەگەڵ زۆر بەداخەوە لەم ماوەی ئەخیرا کە دەبینین ئەم هەموو ژن کوشتنێک زۆر بووە دەبینی زۆر جار هەیە لەلایەن ئەعلامەک لایەن ئەعلامەوە بێ لەلایەنەکانی دیکەەوە بێتن ئەمە باسەوە دەکە دەڵێتن بابەتێکی خێزانی بووە یعنی کوشتن هەر کوشتنە توندوتیژی هەر توندوتیژیە تۆ ناتوانانی جیای بکەوە بڵێ مادام بابەتێکی خێزانیە ئۆکەیە دەبێت قبول بکرێتن دەبێت موافقەتی لەسەر بکرێت دەبێت هەموو لایەنێک وەکو دەڵێن هەر ینی ئیشی لەسەر نەکاتن یان بڵێن بەرامبەری ڕانەوەستێ بۆیە دەبێنی ئەم شتانە خۆی لە خۆیە دەبێت تەنزیم بکرێتن بۆیە تەواجدی ئەم یاسایە زۆر مهمە بۆی بتوانین ئێمە مافەکانی ژنان و مناڵان و حتا پیاوانیش ڕوبەڕووی توندوتیژی دەبن بۆی بتوانین مافی هەموو ئەندامێکی کۆمەلگاکەمان بپارێزرێ. بەڵێ باشە خاتوتانە پێشنیازە یاسایەکان بۆ هەموارکردنەوەی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی وە لە نێویاندا یان بڵێ بە دیاریکراوی توندوتیژی ژنان پێشنیازە یاساییەکان چین وە چه بایەخێکی دەبێت کە ئەم یاسایە هەموار بکرێتەوە؟ خۆی پێشەوەی بینە سەر پێشنیازەکان ئێمە یەک نقطەیەکی گرنگ هەیە لێرە باسی بکەین بوونی ئەم یاسایە بە تایبەتی بۆ ماوەی ئەم 10 ساڵی ڕابردووە ئەمە خۆی لە خۆیان گرنگیەکی زۆر باشی هەبووە یعنی ئێمە کە دەڵێن بڵێن ئەم یاسایە پێشنگ بووە لە هەموو ناوچەی شەرق ئەوسەتا یەکەم جارە تا ئێستەوە چەند ساڵە لە بەغا چەندین ساڵە هەوڵ دەدرێتن کەوا یاسەیەکی هاوشێوە دەربچێ بەڵام پێیان دەرنەچوێنراوە مەسەر لە وڵاتانی دەورە پشت هیچ یاسایەک بەم شێوەیە دەرنەچوە دوای ئەوەی کە لە هەرێمی کوردستان ئەم یاسایە دەرچوو بۆیە مەسەلەن ئەمە خۆی لە خۆیان شتێکی زۆر پۆزیتیڤە شتێکی زۆر ئیجابی بووە بەڵام دوای 10 ساڵ کارکردن لەگەڵ یاساکە هەنێک شت هەبوو پێویستی بە هەموارکردنەوە بوو چاکردنەوە بوو بۆی بتوانێت یاساکە بە پراکتیکی زیاتر مامەڵی لەگەڵ بکرێتن لە ئەسەر ئەرزی واقعە مەسەلەن بۆ نمونە ئێستا کە باس لە مەسەلەی پلەی خێزانیەکە دەکرێتن یان باس لەوە دەکرێتن ئەو توندوتیژەیە کە دەکرێتن ناو خێزانەکەیە ئێمە دەڵێن ڕاستە مەسەلەن تۆ تا پلەی چوارم ئەگەر وای لێ بکەین یان ئەگەر بڵێن خێزانەکە بەپێی ئەم یاسایە معاقبە بدرێتن ئەوە لەوانەیە بەرامبەر بە قانونی عقوباتەوە کو بڵێن هەندێک خەلەلێک دروست بکە ئێمجا بۆیە یەکێک لە خاڵەکانی کە داوا دەکرێتن هەموار بکرێتەوە کە بە دوواداچوونێک بێتم بە مەسلەی پلەی خێزانیەکە چونکو زۆر جار هەیە وەکو باسم کرد لەوانەیە سیر بکرێتن بڵێتن مەسلەکە مەسلەیەکی خێزانیە بۆیە ئێمە نابێت دەستی لێ بدەین خاڵێکی دیکە کە لە ناو یاساکە خۆی هەیە مەسلەی بڵێن ئەو لیژانی ئاشتەواییە بەداخەوە دەبینین کەوا زۆر جار هەیە ئەم بڵێن ئەندامەی خێزان کە توندوتیژی بەرامبەر دەکرێت ئجبار دەکرێتن لەلایەن محکەمەوەیان لەلایەنی پەیوەندیدارەوە کەوا دەبێتن بچنە لیژنەی ئاشتەوایی بۆ ئەوەی لەوێ بتوانن کە وەکو بڵێن قسە بکەن و ئەمانە ئێمجە دوای ئەوە ئیجرعاتی قانونی وەکو پێویست وەردەگیرێتن ئەمە خۆی لە خۆیان مشکلەیەک دروست دەکاتن چکە زۆر جار هەیە توندوتیژیەکە گەیشتۆتە حاڵەتێکی وە کەوا مەجای ئاشتی تێدا نەماوە مەجا ئاشت بوونەوەی تێدا نەماوەتەوە بۆیەش دەبێتن ئەلێرانە ئێمە هەوە بدەین کەوا فکر لە مەسلحەتی ڕزگار بووەکە بکرێتن زیاتر وەک لەوەی وەکو بڵێن لە مەسلحەتی ئەها کۆمەلگاکێ یان بڵێن لە مەسلحەتی خێزانەکەی بۆی ئێمە یەکێک لە داواکاریەکانی کە پێشکەشمان کردووە و زۆر جەختی لەسەر دەکەینە ئەوە کەوا ئەم یاسایە بە شێوازێک دابڕێژرێتەوە بۆ ئەوەی لە مەسلحەتی ڕزگار بووەکە بێتن نەک هەنێک شت لەسەری فەرز بکرێت و لەوانەیە بڵێن تەداعیاتی زۆر خراپتری هەبێتن لەسەر ڕزگار بووەکە و لەسەر پێگەی خۆی لە ناو خێزانەکەیدا. بڵێ خاتوتانیان لەگەڵ بەڕێز تا بەردەوامە بین ناوبڕێکی کورت وەرەگرین و لەگەڵ تا بەردەوامە بین.
بەڵێ ئەزیزانە گەڕێمە لای میوانەکەم خاتوتانە. خاتوتانیا لە دانیشتەکەی پەرلەمانە قوبات تاالبانی جێگری سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان لەوێش بوونی هەبوو یاخود ئامادەی هەبوو لە پێشکەشکردنی لە کاتی پێشکەشکردنی پێشنیازە یاسایەکاندا. ڕۆڵی قوبات تاالبانی لە ئامادەکردنی ئەم پێشنیازە یاسایەکاندا چی بووە؟ خۆی بۆ کۆڵێن با یەکەم جار خۆتوەیەکی بگەڕێنە پشتەوە ئەمیش ئەوەیە ئەمە چەندین مانگە کە دەتوانین بڵێن حتا چەندین ساڵیشە بڵێن 1-2 ساڵیش لەسەرەوە دەکرێتن بۆ ئەم یاسایە هەموار بکرێتەوە بە شێوازێکی کە واقعیانە بێتن و مامەڵی بتوانین مامەڵی بکرێت لە وەکو بڵین وەکو پێویست لەگەڵی مامەڵە بکرێتن لە هەرێمی کوردستانە. ئەیتر ئەمە خۆی لە خۆی شتێکی باش بوو، بەڵام حتمما جەنابی جێگیری سەرۆکی حکوومەت ڕۆڵێکی زۆر ئیجابی هەبووە، چکو دەبێنین ئەم یاسایە مماطەڵی تێدا دەکرا، مەسەلەن دەبێنی چ لایەنێک هەبوو یان هەندێک لایەن هەبوو زۆر جار دەیانویست تاقیلی شتەکە بکەیان تاقیلی پرۆسەکە بکەنیان بەلایەن بە مهمنیان نەدەزانی، بەڵام تەواجدی جەنابی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەی پەرلەمان و بە هەمان شێوە وەزیرەکانی کابینەکەشی کە لەگەڵ بوونە کە بەشداریان کردووە لەم دانیشتنە، ئەمە خۆی لە خۆی پێشانی جدیەتێکی زۆر گرنگی داوە، وەکو دەڵێن ڕوحێکی خستۆتەوە ناو یاساکە یان هەموارکردنەوەی یاساکە جارێکی دیکە. چونکو بەڕاستی ئەگەر بەڕێز قوبات نەبوایە من تۆقع ئەوە ناکەم کە ئەم یاسایە بەم شێوێ بچواوە پێشەوە، چکو ئێمە خۆمان چی وەکو ڕێکخراوێک زۆر جار لەسەر خەت بووینە لەگەڵ ژنەی مافەکانی ئافرەتان لە پەرلەمانی کوردستان لەگەڵ لایەنی تری پەیوەندیدار بۆ ئەوەی بزانین گەیشتۆتە چی ئاستێک مەسەلەی هەموارکردنەوە یاساکە لە هەمان کاتی شەزەخت لەلایەن ڕێکخراوانی تریش کراوە، بەس دەبێنین دائیمەن وەزعەکە گەیشتۆتە ئاستێکی وا کە دەڵێن هێشتا ماویەتی و هێشتا راپۆرتی خۆمان نەنووسیوە و نازام هەندێک خاڵ هەیە کەوا ئیتیفاقمان لەسەر نەکردووە و ئەمانە ئەوە خۆی لە خۆیان بەداخەوە وای دەکرد کەوا یاساکە وەکو پێویست ئیشی لەسەر نەدەکرا. بەڵام ئەم جەختەی کە بەڕێز قوبات کردی لەسەر یاساکە و تەواجدی شخصی خۆی و دانیشتنی پێشکەشکردنی پێشنیار لەلایەن خۆیەوە ئەمە خۆی لە خۆی شتێکی زۆر گرنگ و زۆر مهمە. منیش تەوەقع دەکەم لەگەڵ ئەم پاڵپشتیەی ئەو بۆ ئەم یاساییان دەرچوونی ئەم یاسایە وا دەکاتن کەوا بەم زوانە ئەم یاسایە هەموار بکرێتەوە بە شێوازێک کە دووپاتی دەکەمەوە لە مەسلحەتی ڕزگار بووەکە دەبێتن خۆی و لە هەمان کاتی ئێمە داوا لەوە دەکەین کە ئەو یاسایە فراوانتر بکرێتەوە، یعنی بەس مجرد تونند و تیژی سیر لە تونند و تیژی غێزانی نەکا، بەڵام ئافرەتێکی زۆر هەیە کچێکی زۆر هەیە ژنێکی زۆر هەیە ڕوبەڕی تونند و تیژی دەبن بۆیە بتوانێتن بڵێن مدیریەتی بەڕێنگاربوونەوەی تونند و تیژی مامەڵەت لەگەڵ ئەم کەیسانش بکات، چونکو بمانەوەی نەمانێ ئەمانە کەیس هێزێکی پلیسی تایبەتمەندی خۆیان هەیە پسپۆرن لەم بوارەیە و خۆشبەختانە ئێمە دەبینین کە چۆن بەگشت کەیسەکانەوە دێن و چۆن هەوڵ دەدەن یارمەتی کەیسەکانە بدەن، بەڵام پێویست بەوەیە کەوا بتوانێت مەجالێک بدرێتن ئەم یاسایە فراوان بکرێتەوە و هەموو لایەنەکانی بڵێن هەموو بابەتەکانی تونند و تیژی بەرامبەر بە ژنان بگرێتەوە. بەڵێ خاتوتانیا لە کۆتایی دامێ ئەوە بپرسم کە ڕۆڵی ڕاگەانەکان لە پرسی تونند و تیژی خێزانیدا چۆن بۆ بە دیاریکراوی تونند و تیژەکانی دژ بە ژنان تا چەند مامەڵەیان گونجاو بۆ لەگەڵ ئەم بابەتەداوە ئەو ئامارانی کە لە ڕاگەانەکانە بڵاو دەکرێتەوەنێت تایبەت بە پرسی ژنان بە دیاریکراوی تونند و تیژەکانی دژ بە ژنان تا چەند ڕاستن؟ ئەزانی چی خۆی ئایا تا چەم ڕاستن حتمما ڕاست نینە، چونکو ئمجا ئایا چی مەسەن هەندێک لایەن دەڵێ ئەمە زۆر زیاترەکەوەی واقعەکەیە، بەڵام من پێچەوانەوەکە دەڵێم ئەوە زۆر کەمترە لەوەی کەوا لە ئەرزی واقع ڕوو دەداتن و بەداخەوە وەکو دەیبینین ئەعلامیش زۆر جار هەیە دەورێکی زۆر خراپی بینیوە لە بڵاوکردنەوەی بڵێن ئەم کەیسانە مەسەلەن بەپێی ئەو ژمارانی خۆمان ئێمە وەکو ڕێکخراو کە لە ئەعلامەکانەوە کۆمان کردوەوە تقریبەن دەور و پشتی تا ئێستا 24 حاڵەتی ژن کوشتن هەبووە لە هەرێمی کوردستانە کە ئەوە خۆی زەنگی مەترسی دەبێت لای هەموو لایەنێک دروست دەکاتن و لای هەموو لایەنێکی دروست کردووە، بەڵام دێتەوە سەر ئەوەی کەوا ئایا بە چ شێوازێک ئەم
بڵێن ئەم بابەتانە تەختیە دەکرێن لەلایەن ئیعلامەوە یعنی بەسیترین شت مەسەلەن بۆ نمونە تۆ کە ژنێک دەکوژیان کچێک دەکوژرێ ئیعلام بۆ دەبێت هەمنبەرێک بۆ ژن کوژەکە بۆی بتوانێتن تەبرینی حکایەتەکەی خۆی بکاتن یان هۆکاری کوشتنی ئەم ژنە بکە یعنی معقول نییە ئێمە هێشتا دەستگیر نەکراوە لەلایەن پۆلیسەوە لەلایەن حکوومەتەوە ئیعلام یەکسەر چاوپێکەوتنی لەگەڵ دەکا و مەجای دەداتێ بەوە یەکێک لە خەلە لە سەرەکیەکانە ئێمە ئەگەر باستەوە بکەین ئایا ژن کوشتن زیادی کردووە یان کەمی کردو ئەوە مەسەلە نیە بەڵام ئەوەی ئێمە خۆمان ملاحەزەمان کردو من شخصی خۆشم کە متابعەی دەکەم زۆر جار دەبینی ئەو ژن بە کوژانە چاوقەیمتر بوونە چونکو دەزانن بەداخەوە وەکو پێویست مامەڵیان لەگەڵ ناکرێتن قانونیەن ئەمجەکەواتە و بە پاڵەوانێتی خۆیان دەزانن بەڵام ئەعلامیش دەورێکی زۆر خراپی هەبووە چونکو مەجالیان دەداتێ کە بتوانن ئەوان باس لەو بابەتە بکەن ئەمە یەک دووش لە هەمان کاتیشە ئەو زاراوەیە کە بەکار دێتن لە ئیعلامە کە باس لەم نەوەکەیسانە دەکرێت ئەمە خودی خۆی زۆر هەڵەی تێدا هەیە بۆ نمونە دووبارە دێتەوە سەر مەسەلەی ئەوە کێشەیەکی خێزانی بوو ئایا کێشەی خێزانی یعنی چی چونکو کێشەیەکی خێزانیە دەبێت ژنەکە بکوژرێ دەبێت ئەو منداڵەتن دو تیژی بەرامبەر بکرێت دەبێت ژنەکەتون دو تیژی بەرامبەر بکرێتن ئەمە خۆی لە خۆیان هەمووی ئەو بابەتانە بەڕاستی دەبێت ئێمە بەرپرسیارەتی لە خۆمانی بپرسین و لە ئەعلامی بپرسین ئایا تا ئێستا ئەوان توانی ویانە ببەنە هۆکاری ئەوەی کەژم کوژێک بە شێوازێکی نگەتیڤ یان بە شێوازێکی سلبی دەربچێتن لە ئەعلامەوە نەخێر زۆر جار هەیە وەکو پاڵەوانێک پێشانی دەدەن زۆر جار هەیە مەسەلەن مەجای دەدەنێ حتا کە مەسەن ئێمە جگەلە لە ئەگەر لە ئیعلامیشە بە شێوازێکی نوتراڵە مەسەلەن باس لە کەیسەکەیان بکەن بەڵام دەبینی ئەگەر ملاحەزەی کۆمنتەکان بکەیت بڵێن لە بابەتەکە لە سوشەڵ میدیایە دەبینی زۆر جار هەیە پژگیری هەیە بۆ ژن کوژەکە نەک بۆ بەداخەوە بۆ قوربانیەکە بۆیە من ئەلێرە لەگەری کوردستانەوە داوا دەکەم داوا لە هەموو ئیعلام دەکەم کاتان لێ دەکەین کاتان لێ دەکەین کاتان لێ دەکەین مەسەلەی تونند و تیژی بەرامبەر بە ژنان لە خێزانە خۆی ئەمەش شێوازی خۆی هەیە لە مەسەلەی بڵێن بە چ شێوازێک لە ئیعلامە دەردەکەوێتن یان ئەم قەزیە یان ئەم بابەتە پێشکەش دەکرێتن هیوادارین کە ڕێنمانێ و دەوڵەتیەکان جێبەجێ بکرێتن لە کاتی ڕووماڵکردنی ئەم نوع خەبەرانە. زۆر سپاس خاتوتانیا مادومان کردی سپاس بۆ تانیا تەڵعەتگری کاوەڕێزیان دەستەی دامەزرێنەری ڕێکخراوی سیدن و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵ ئێمەدا ئامادەبوون. بەڵێ ئەزیزانە چینە لە یەکێکی تر لە بابەتەکانمان ئەویش تایبەتە بە سەیرانگای سەنگەسەر کە یەکێکە لە سەیرانگاکانی هەرێمی کوردستان هەڵبەتە هاوڵاتیان گرنگێکی زۆر بە سەیرانگاکان دەدەنوێکێ لە سەیرانگاکان سەیرانگای سەنگەسەر و لە وەرسی هاویندا هاوڵاتیان زۆر ڕوو دەکەنە ئەوێ بەڵام هاوڵاتیان لەگەڵ ئەوەشتا کە ڕوو دەکەنەوێت داوای ئەوە دەکەن کە خزمەتگوزاریەکانی ئەو ناوچەیە و ئەو سەیرانگایە زیاتر بکرێت لەو بارەوە ڕاپۆرتێکمان ئامادەیە با بێکۆبینەری بین. باهۆی هەڵکەوتە ناوچە شاخاویەکەیەوە سنووری ئیدارەی ڕاپەڕین خاوەن چەند دیمەنێکی سروشتی دڕفێنە کە بایەخی تایبەتی خۆی هەیە لە ڕووی گەشتیاریەوە یەکێکیش لەو ناوچە گەشتیارانەی سنوورەکە تافگەی دۆڵی شەهیدانە لە ناحیەی سەنگەسەر سەر با قەزای پشدەر کە هاوڵاتیان و گەشتیاران لە ڕۆژانی پشوودا ڕووی تێدەکەن و چەند کاتێکی خۆش بەسەر دەبن گەشتیارانیش داوە لە لایەنی پەیوەندیدار دەکەن گرنگی بەم سنوورە بدەن و خزمەتگوزاری پێویست دابین بکەن. دیارە کوردستان هەمووی جوانە هەمووی شوێنی جوانی تایە پێویستە خزمەت بکرێ داواکارم ئەمە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە زۆر گرنگی بەم ناوچە گەشتیاریانە بدات ئەمڕۆ هاتوین بۆ ناوچەی دۆڵی شەهیدان کە لە سەنگەسەرە سەر ئیدارەی ڕاپەڕینە بەڵام هیچ خزمەتگوزاریەکی نییە ینی بە سەیرەکەی
شوێنی دەشۆری لێ نە ڕێگەیەکی باشی هەیە نە خزمە گوزارێکی وای لێکە دەتوانرێ ئەم شوێنەوە ئەم شوێنە گەشتیاریانە بە یەک تۆز گرنگجی بکرێتە شوێنێکی زۆری گەشتیار سەرچاوێکی باشی داهات دابین بکە بەڵام مەداخەوەی چی نابینرێ بۆیە داواکارین ئاوڕێکی جدی لێ بدرێتەوە ئێستا ئێمە هاتوین سعاتێک دو سعات لێرە بەسەر بەرین بەڵام لەبەر ئەوەی نەبوونی سێبەر نەبوونی خزمەت گوزاری زۆری کۆبوونەوەی پیسی بەڕاستی واکە کە زوو بگەڕیتەوە لەبەرەوە داواکارین ناوچەی ڕانی هەر زۆر جوانە بژڕ بیتۆن شوێنی زۆر ناوچەی وەکو ئەم ناوچەکانی تر شوێنی زۆر جوانی لێیە بە تایبەت بوونی ئەم تافگانە جوانتری کردو ناوچەکە تکا دەکەین کە ئاوڕێکی جدی لێ بدرێتەوە بتوانرێ گەشتیارێکی زۆر هەم بیانی و هەم ناوخۆ سوود لەم جوانیای کوردستان ببینێت. نایەک سەنگەسەر هەڵکەوتەی جوگرافیاکەی هەڵکەوتەیەکی سروشتێکی جوانی هەیە لەلایەکی زەی بچووک و بەنداوی دوکانە لەلایەکی دەکەوێتە بینی دوو ڕووبار ڕووباری گارفێن کەم ڕووبارێک کە ئێستا ئێمە لەسەری وەساوینم لایەکی تریشی ڕووباری ژاراوەیە بەڵام بەهۆی نەبوونی پرۆژەی گەشتیاریەوە هاوڵاتیان دێن وەکو سەفرەکە لێرە سەفری خۆیان دەکەن و دەگەڕێنەوە وەکو واتە گەشتیارمان نییە گەشتیار نامێنێتەوە لێرە بەر هۆکاری ئەوەی کەەوە هیچ پرۆژەیەکی خزمەت گوزاری بۆ نەکراوە لەوانە وەکو تێل و یان ئەگەر سەرنج دەین ئەمە دیمەنێکی زۆر جوان ئەگە بێت و چەند دەستکاریەکی بکرێت چەند پرۆژەیەکی گەشت و گوزاری لەسەر دروست بکرێ هەم ئەم پرۆژانە مەسرفاتێکی زۆریشی ناوێت ئەم پرۆژانە دەبێتە هۆکاری بژانەوەی بۆ خەڵکی ئەم دەڤەرە دیارە حکوومەت نابێ بیر لەوە بکاتەوە کە سەرچاوی داهات هەر نەوت بێ وڵاتان ئێستا زۆربەی وڵاتان هەوڵ دەدەن لەسەر پرۆژەی گەشتیاری ئیش بکەن. ئێمە لە سلێمانی هاتوین ئەم خوشکم لە هەولێرەوە هاتووە بەڵام بەداخەوە زۆر ئەڵم بەداخەوەکەوە هیچ خزمەت گوزارێک بوو ئەم شوێنە نەکراوە ئەم شوێنە گەشتیاری خۆشە ئەبووایە یعنی ڤێلای تیا بکرایە باخی تیا بکرایە ڕێگەبانی بۆ چاپ کرایە ئێستا وانە بووە ئێستا شوێنی بکرایە شوێنی خۆشی تیا بکرایە ینی بەداکی دێمە ئەمانەوە لێرە شەو بەس لەبەرەوەکە هیچ تیا ناکرێ هیچ ینی نازەم حکومەت هیچ شتێک بوو ئەم شوێنە ناکە ئەم شوێنە خۆشانە. تافگەی دۆڵی شەهیدان سەرڕای ئەوەی بە چەند زنجیرە شاخێک دەورە دراوە هاوکات خاوەنی سەرچاوی ئاوێکی زۆریشە کە لە چیاکانی قەندیلەوە ئاوێکی سازگار و زۆر بە ناو ڕووبارەکەدا دەڕوات و لە تافگەکەشەوە ئاوێکی زۆر دەڕشێتە ناو ڕووبارەکە ئەمەش وای کردووە دیمەنێکی جوان بە ناوچەکە ببەخشێت ئەم دیمەنە جوانەش سەرنجی گەشتیارانی لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ڕاکێشاوە و ڕوو لەم تافگەیە دەکەن. ڕاپەڕین و نەکەر سنووری ڕاپەڕین پێویستەکە هەموو شاخ و دۆڵێکی ئەم کوردستانە بکرێتە شوێنێکی گەشتیاری و یەکێک لەمانە کە ئێستا ئێمن لە سەنگەسەر ئەمە یەکەم جارە شتیوا ببینم کە شەلالێکی ئاوە هاتوتە خوارەوانێ بەس بەداخەوە هاتوینێتە ئێرە شوێنێک نەبووە سێبەر بێ شوێنێک نەبووە ینی تۆزێک خزمەتگوزاری پێوە دیار بێ و بە هیچ شێوازێک شوێنێکی WCتیانە ئەمانە کە هەمووی خۆی لە خۆیان کێشەیە بۆ گەشتیاران و شوێنی مانەوەی لێنە کە ئەمە حکومەت ئەتوانێت لە ئێستادا وەک هەموو من وەک باسم کرد هەموو پارچەیەکی کوردستان زێڕە بڵکەرتی گەشتیاریش یەکێکە لەو زێڕانە هەر حکومەت بەس بیری لە نەوت کردوتە بەس بەداخەوە چەنەها زێڕی تر هەیە لە کوردستانە ئەتوانێت ئیسفاتی داهاتی لێ بکە و داهاتێک بۆ حکومەت زیاتر بکە و چەنەها وڵاتانی تر ڕووبکەنە ئەم شوێنە گەشتیاریە کە من ئەگەر بچوومایە بۆ وڵاتێکی تر هەرە شتە جوانم ئەبینی و ئەتوانێت چەنەها شەلالی ئاوە بەدەست کرد دروست بکە. طبیعەتێکی زۆر جوانی هەیە بەس بەداخەوە ئێرە خزمەتگوزاری هیچ نییە نەکابینەی لێیە نە ڕێگاوبانی باشە نە ژینگەی پاکە جا هیوادارم ئەگەر ئیتیمامێکی پێ بم بێرە خەڵک زیاتر بکوم بڵم ئەسمەوە بۆ ئەوێ باسی ئەەکەم ئەڵم ئەو شوێنە خۆشە خەڵک زیاترێت ئەجا کە خەڵکی زیاتر ها زیاتر ئیتیمامی پێ بدرێت و پارە زیاتر ڕائکێشێ بۆ ئەو گەشتیارانە ئەو گەشتیارانە گەڕوو بکەنە ئێرە زیاتر لێرە گەنجی ئێرە کەوێتە سەر ئیش و ئیسفادەی لێ ئەکات. دووەکو دیارە ئێرە دیمەنێکی زۆر جوانی هەیە و زۆر گونجاوە بۆ کۆمەڵی پرۆژەی گەشتیاری و گەشت و گوزار بەڵام وەکو دەبینین لێ سادا حکومەت زۆر وەکو پێویست ناتە پێشەوە بۆ هاوکاری ئێمە و بۆی بتوانین پرۆژەی گەشت و گوزاری لەدا بمەزرێنین بتوانین سەرمایه‌یەکی لەدا بمەزرێن کە هەم هەلیکارێکی باش دابین کا بۆ گەنجان
هەم خەڵکی ئەم وڵاتە خەڵکی دەرەوەی ئەم وڵاتەش بتوان سەردانی ئێرە بکەن و لێ عاونەوە کاتێکی خۆشی لە بەسەربەرن بەدڵنیایەوە ئەگەر حکومەت بێت و هاوکاری ئێمە بکە دەتوانین پرۆژی زۆر باش و زۆر گونجاوی لە دروستکەن شوێنەکەی زۆر گونجاوە بۆ گەشتیاری و گەشت و گوزار چکە ئێرە سنوورەکەی وایە کەش و هەوایەکی خۆش و سنووری کەشێکی جوانە بەڵام بەداخەوە تا ئێستا حکومەت بەپێی پێویست هاوکار نییە و نایەتە پێش بۆی بتوانین وەکو پێویست پرۆژەی گەشت و گوزاری لێ بکەین دەنا بەدڵنیایەوە گەر بێت و حکومەت بێتە پێشەوە هاوکار بێت پشتیوان بێ ئێمە پرۆژەی گەشت و گوزاری زۆر باشی لێ دەکەین زۆر خەڵکەیە کە پرۆژەی لە هەرزی هێومڵکیە شوێنی باشیە گونجاویە دەتوانێت پرۆژە بکات و پرۆژەی زۆر باش دامەزرێن وەک بەشێک لە وڵاتانی جیهان کەرتی گەشتیاری وەک جێگرەوەی نەوت لە ڕووی داهاتەوە سیر دەکەن بەڵام لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە سنووری ئیدارەی ڕاپەڕین گرنگی ئەو تۆی پێنەدراوە ئەمە ژوای کردووە ساڵانە گەشتیارێکی کەم سەردانی ئەم سنوورە بکات و شوێنە گەشتیارەکانیشی نەناسرێن. ئیبراهیم عەبدوڵڵا گەلی کوردستان ناحیەی سەنگەسەر لە سنووری ئیدارەی ڕاپەڕین. پرۆژەکانی وەبەرهێنان لە بواری نیشتەجێبووندا لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا زۆرترین سەرمایە تیادا بەگەڕ خراوە کە لە ماوەی ئەو 15 ساڵەدا ژمارەیەکی زۆر لە یەکەکانی نیشتەجێبوون بۆ کرێنشینان ئامادەکراوە هەندێکی تاوابوون و هەندێکی تاوا نەبوون بەڵام ئەوانەی کە تاوابوون بۆچی هەتا ئێستا دابەش نەکراوە لە ماوەی ڕابردووشدا بۆ جارێکی تر حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری 20,000 یەکەی تری بۆ کرێنشیناندا و ئەمڕۆ باز لە میکانیزمی دابشکردنەکەی دەکەین شێوازەکەی چۆن دەبێت و پێوەرەکانی چی دەبن چ جیاوازێکی دەبێت لەگەڵ فۆرم و دابشکردنەکانی پێشووتر و یەکەکانی پێشووتردا گفتوگوی زیاتر لەسەر بابەتەکە دەکەین من نامێ زۆر لەسەری بدوێ لەگەڵ ئەوین حامید کە بەڕێزیان کارگێڕی کۆمەڵەی داکۆکین لە مافی کرێنشینان لە پارێزگای هەڵەبجە. خاتو ئەوین سڵاو لێبێت و بەیانیت باش و بەخێراتی. زۆر سپاس. زۆر سپاس دەکەم. بەیانیت باش. بەخێراتی سەرچاوە. خاتو ئەوین سەرەتا لە دۆخی کرێنشینانەوە دەست پێ بکەین هەڵبەت بە دیاریکراوی لە پارێزگای هەڵەبجە. دۆخی کرێنشینان چۆنە؟ ئەگەر ئامارێکتان لەبەردەستا بێ لە پارێزگای هەڵەبجە چەند خێزانی کرێنشین هەیە؟ بەڵێ لە ئێستاە لەناو پارێزگای هەڵەبجەیە 530 ئەندامی کرێنشینانمان هەیە هەرچەندە هەنێ هاوڵاتی هەیە کرێنشینن بەڵام پەیوەندیان نەکردووە بە کۆمەڵەکەمانەوە بۆ ئەوەی فۆرم پڕ بکەنەوە و یاخود هەوێیان هەبێت کە لە ڕێگەی ئەو هەوێەوە ئێمە کۆدێکیان بۆ دائەنین کە تایبەتمەند بێت بەو بە بۆچوونی ئێوە ئەگاتە چەند ینی جگە لەوانی کە تۆمارکراون بە کۆی گشتی تەسەوڕەکەن چەند بێت؟ بە کۆی گشتی بەڕاستی ناتوانێت یعنی ئێمە بڕیاری لەسەر بێن لەبەر ئەوەی یعنی خەڵکی هەڵەبجە لەبەر ئەوەی سنوورێکی داخراوە ئیشی لەسەر نییە ناحیەی مادی لەوێ باش نییە گوزەرانی خەڵک و بەنسبەت ئەو هەموو ناڕەحەتیانەی ئەو شەڕی یەک لە دواییەکانی کە لە ڕژێمی بەعسەوە بەسەر هاوڵاتیانی شاری هەڵەبجەیە هاتووە و تاکو ئێستش یعنی بڵێن لەم دوایشەوە کۆمەڵێک ناڕەحەتی تر هەر پێوەی ناڵان دوێتی شاری هەڵەبجە بەڕاستی ئەو خەڵکانشی کە بڵێن ساحێبی خانووی خۆشیان بێ هەتا ئێستا نیانتوانیەوە دیزاینێکی وا باش لە ناو خانەکانیان بکەن کە بڵێن بووە بە شار وەک لەوەی کە ئێستا باس لە کرێنشینان بکەین بەڕاستی کرێنشینان چینێکی زۆر یعنی شایستە و ئەوەن کە هەر یەکێک لە بەرپرسان دەستی هاوکاریان بۆ درێژ بکەنەوە و هاوکاریان بکەن. چەند پرۆژە و چەند باڵەخانە و چەند یەکەی نیشتەجێبوون بۆ کرێنشینان دروستکراوە یاخود دروست دەکرێت لە پارێزگای هەڵەبجە؟ بەڵێ 12 باڵەخانە هەیە لە ناو پارێزگای هەڵەبجەیە کە لە 144 یەکەی نیشتەجێبوون پێکهاتەوەواتە شوقا لە ناو قەزای سی سادقا 12 باڵەخانە هەیە کە ئەویش پێکهاتووە لە 144 یەکەی نیشتەجێبوون. لە ناحیەی خورماڵیشە 4 باڵەخانە هەیە کە 48 یەکەی نیشتەجێبوون ئەگرێتە خۆی و لە ناو پارێزگای هەڵەبجەیە لە سا هەشتی کاری خزمەتگوزاری بۆ کراوە بەڵام
لە سا 85 هەشت یەکەی نیشتەجێبوون بڵێن کاری خزمەتگوزاریەکەی بۆ کراوە لە سا 85 کاری خزمەتگوزاریەکەی لەلایەن بەڕێوەبەرێتی ئاوادانکردنەوە بۆ ئەنجام درراوە و ئێستاش کاری لەسەر لە سەدا 85 بۆی ئەنجام درا لە سا 85 ماوە نەخێر لە سا 85 کاری لەسەر کراوە لەلایەن کاتە ڕێژێکی کەمی ماوە بەڵێ ڕێژەیەکی کەمی ماوە و ئێستش بەڕێوەبەرێتی ئاوادانکردنەوە هەر لەسەر کارەکەی بەردەوامە. باشە ئەو یەکانەی یەکەی نیشتەجێبوونانە ئێوە هیچ زانیاریەکتان لایە کە هەر یەکەیەکی نیشتەجێبوون تێچووەکەی چەندە و بە چەند ئەدرێتەوە بە کرێنشینان؟ تێچوونەکان لە لامانە بەڵام لە ڕاستیە بۆ کرێنشینان بە قستێکی درێژخایەنە کە بۆ ماوەی 25 ساڵە و کرێی ماڭانەکەشی بە تقریبان 165,000 بۆ 170,000 کە هەوڵیش ئەدرێت لەلایەن کۆمەڵیداکیەوەکی مافی کرێنشینان کە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێک بداتەوە لە کرێنشینان کە ئەو بڕپارەیە کەم بکرێتەوە بۆ ئەوەی هاوڵاتیان زیاتر بتوانن سودمەند بن. پێشکەکەی چۆنە خاتۆین هەڵبەت کاتێک کە باس لە وەرگرتنی یەکەیەکی نیشتەجێبوونەکەی تەوانە هەمیشە خەمی پێشکەکانە ڕەنگە بڵێ پێشکەکەی زۆرە ئەمانە هیچ پێشکیان لێ وەرەگیرێ یاخودەوە تا تەنها بە ماگانەکە بۆ 25 ساڵێک ئاماژەت بێت نەخێر تەنها ئاماژەی پێکراوە کە تەنها بە خستێکی درێژخایەن بۆ ماوەی 25 ساڵ دابش بکرێت و بە تقریبن 160 بۆ 770,000 ماگانە لە کرێنشینەکە وەربگیرێت. هیچ جیاوازیەکی هەیە کەکانی نیشتەجێبوون لە هەڵەبجە یاخود لە خورماڵیان لە سێسایە کە ئاماژەت پێدا یاخود هەموو یەک شتە و یەک شێوازی میکانیزمی وەرگرتنەکەیەتی بە پێی جوگرافی دانیشتنەکە ئەبێ ئێمە ئەو جیاوازیە بەکاربهێنین لە ناحی ئەپوو لە ناپارێزگای هەڵەبجە باسی هەژیەکەکەمان کرد کە لە سا 85 لایەن بەڕێوەبەرێتی ئاودانکردنەوە تەواو بکراوە بەڵام هەژیەکەی تر ئەمێنێتەوە کە ئەم هەژیەکەیە لە سانەوەی لەلایەن کۆمپانیای کێوانەوە تەواو بووە بەڵام ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بڵێن لەلایەن حکوومەتەوە بودجێ بۆ دابین بکرێت بە بڕی ملیارێک و 100 میلیۆن دینار پرۆژەکە تەواو ئەکرێت لەلایەن کۆمپانیای کێوانەوە ئەو کاتێش ئەتوانرێت یەکەی نیشتەجێبوونەکان دابش بکرێت و کرێنشینان سودمەند بن. مەبەستم ئەوە بوو کە لە بڕەپارەکە کە وەرێگرێت لە کرێنشینان چ لە پێشەکی بێت چ لە ئەو ماوەی 25 ساڵەکە بێ مەبەستم ماگانەکەیە هیچ جیاوازیەکی هەیە کەکان یاخود وەکێکوان جیازی لە نێوان یەکەکانە بڵونە یەکەی لە هەڵەبجە کرێنشینێک لە هەڵەبجە ئەگەر یەکەیەکی نیشتەجێبوون وەرگێ ئەو بڕەپارەی کە ئەدرێت نەخێرەوەعام بۆ هەموویەتی سنووری خۆماڵ و سی سادق و ناپارێزگای هەڵەبجە ئەمانە هەمووی ئەگرێتەوە. باشە پێوەرەکانی چین خاتۆین ئەگەر کەسێک لە سەرەتا ئاماژەت پێدا 500 شتێ و ژمارەکە بیر نەماوەکە 530 کەس ناویان تۆمارە لای ئێوە. ئەو کەسانی کە ناویان تۆمارنێ لای ئێوە لەگەڵ ئەو کەسانی کە ناویان لە لای ئێوە تۆمارن لە ڕووی وەرگرتنی ئەو یەکانەوە سودمەندبوونەوە هیچ جیاوازیەکیان هەیە؟ لە ڕاستیە ئێمە بۆ هەر یەکێک لەو هاوڵاتی کە کرێنشینە کۆدی هەیە لە لای ئێمە کە ئەو هەوەیە دائنین یعنی خاڵ هەیە تۆ ئەبێت حسابکەی هاوڵاتی هەیە یعنی لە بدایەتەوە ژنێنا بۆ مدەی 28 ساڵ 29 ساڵیان لەوەتی کە دانیشتووی سنوورەکانی ناپارێزگای هەڵەبجەیە تا ئێستا خاوەنی یەکێکی نیشتەجێبوون نییە لەو کاتەیە ئێمە ئەبێت چاو بخشێنینەوە بەسەر ئەو حاڵەتانەیە و دواتریکەواتە پێوەرەکان چنی کێک لەوانەیە کە ئاماژت پێداگەر کەسێک دەمێ بێ خێزاندار بێ ئەوەی کێکە لە پێوەرەکان خاڵەکانی زیاکە پێوەرەکانی تریچی مناڵی هەبێت وزایتەن کۆدی هینیە بێ یان کاتی زانیاری هەبێت ژماری کۆڵان و گەڕک و ئەوانە هەمووی ئەنووسێت ئێمە فۆرمێکی تایبەتیمان هەیە لە ڕێگەی ئەو فۆرمەوە هەموو زانیاریەک لەو کرێنشینە وەرئەگیرە دواتر ئینجا ئێمە کەوی بۆ دەرئەکەین دووبارە کەویەکەمان بۆ دەرکردەوە کۆمەڵێک زانیاری هەیە لەسەری بۆی داهێنین وەزایدەن ژمارەی ئەو کرێنشینانە وەرئەگرین بۆ ئەوەی کە پرۆژەیەکی یەکەی نیشتەجێبوونەکان بتوانین لە ڕێگەی پەیوەندیکردنەوە ئاگادار بکرێنەوە. تا ئێستا ناویان نەگەڕاوەتەوە دروستە خاتۆین ناویان گەڕاوەتەوە کرێنشینان یاخود ناوەکان هەمووی نەدراوە بۆ وەزارەت
ناوەکان نێردراوە ئەی گەڕانەوە کە کێ سوودمەند دەبێت کێ دەتوانێت وەریگرێ ئەوە گەڕاوەتەوە یاخودنا بەڵێ ئەوە هەر لەلایەن کۆمەڵی داکۆکی مافی کرێنشینان بە لیژنا بڕیاری لەسەر ئەدرێت یعنی ئەم یەکەی نیشتە جێبوونانش کە تەواو بکرێ لەو حاڵەتەیە لیژنەیەک دائەنرێت ئەم لیژنەیە تەسلیمی بەڕێوەبەرێتی ئاودانکردنەوە ئاکرێ کە بەڕێوەبەرێتی ئاودانکردنەوە دوای ئەوەی کە دڵنیا بوو لە نەبوونی هەر کەم و کوڕیەک لە ناو پرۆژەکەیە دوو دەست بەجێ دوای ئەوە لەلایەن پارێزگاوە هەوڵ ئەدرێت کە لیژنەیەکی مختصرێک بهێنرێت کە لەم لیژنەیە بڵین بەڕێوەبەرێتی ئاودانکردنەوە لەگەڵ کۆمەڵی داکۆکی مافی کرێنشینان وەک نوێنەرێک بەشدار بن لەو لیژنەیە و دواتر بڕیار ئەدرێت لەسەر دابشکردنیان بەسەر هاوڵاتیان. تایبەت بەم 20,000 یەکەی کە حکوومەتی هەرێمی کوردستان جارێکتە بڕیاری داوە کە 20,000 یەکەی تر دروست بکرێت بۆ کرێنشینان هیچ دەرکەوتووە یاخود هیچ زانیارێکتان بەدەست گەیشتووە چەنی لە پارێزگای هەڵەبجا بێت و میکانیزمی دابشکردنی ئەمایان چۆنە بێت؟ لە ڕاستیە هەتا ئێستا تەنها لەلایەن حکوومەتەوە بڕیا درراوە کە 20,000 یەکەی نیشتە جێبوون بکرێتەوە بۆ هاوڵاتیان بەڵام لەم حاڵەتەیە هەتا ئێستا یعنی نەخراوەتەوە بواری جێبەجێکردنەوە واتە یعنی وەزارەتی شارەوانی وەزارەتی مالیە ئەمانە هیچ ئاگادار نەکراونەتەوە هیچ لێدوانێکیان نەیەوە کە بە شێوەیەکی ڕسمی ئەم 20,000 یەکەیە ئیشی لەسەر بکرێت بەڵام بەڕاستی ئێمە داواکارین کە حکوومەتی هەرێم زۆر بە لێبوردەییەوە زۆر بە هەواڵێکی دڵخۆشکەرانەوە هاوڵاتیان دڵخۆش بکات و جارێکی تر باوەشیان بکەنەوە بۆ ڕووی هاوڵاتیان هەتاوەکو سوودمەند بن لەبەر ئەوەی ئێمە یعنی ڕۆژانە لە ناو کۆمەڵی داکۆکی مافی کرێنشینانین و ئەو ئەندامانە سەردانمان ئەکەن کۆمەڵێک نەهامەتی و ناڕەحەتی و دەردەدڵیان هەیە بەڕاستی یعنی هەر ڕۆژێک گوێگرتن لە هەر یەکێکیان یعنی بەرەومردنێ ئەبات. درستە. میکانیزمی دابشکردنی ئەمایان چۆنە بێ خاتوین هیچ جیاوازیەکی هەیە لەگەڵ یەکەکانی پێشووتر و وەرگرتنی فۆرمەکانی پێشووترە لە فۆرمەکە هیچ جیاوازیەک هەیە هیچ خاڵبندیەک زیاد کراوە یا کەم کرابێت؟ لە ڕاستیە ئەو فۆرمانی کە لەلایەن حکوومەتەوە دانراوە بە شێوازی ئۆنلاینە ئەم ئۆنلاین بەڵێ لە ماڵێکە چەند مۆبایل هەبێت یاخود بڵێن هەر هاوڵاتیەک لە ئەوروپا بێ کورد لێرە بێت لە هەر شوێنێک بێت ئەتوانێت ئەم فۆرمە پڕ بکاتەوە. شتێکی باشە خراپە لەلایەن ئێمە بەڕاستی یان بە هەندی وەرناگرین بۆ کۆمەڵی داکۆکی مافی کرێنشینان بەڵام داواکارین لە حکوومەتی هەرێم کە کۆنتاکێکیان هەبێت لەگەڵمانە و بتوانین بە هەردوو لاوە ئەو فۆرمەی کە ئێمە هەمانە ببەسرێتەوە بە یەکەوە و چونکە ئێمە هەر ئەندامێکمان کە لەلایەن کۆمەڵی داکۆکی مافی کرێنشینان هەوی بۆ کراوە کۆدی تایبەتی خۆی هەیە بۆ یاخود ئەو فۆرمەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دایناوە ڕاستەکەی خاڵبندێک چوارگۆشەیەک بۆ شایەک بۆ کۆمەڵی ئەندامانی کۆمەڵی داکۆکی مافی کرێنشینان دابنێت کە بتوانین لە ڕێ ئەوە ئەندامەکانمان ئەو کۆدەی کە هەیەە لەسەر هەوێکە داغڵ بکرێ خۆشحاڵ ئەو خاڵبندیانەی کە باست کرد هیچ جیاوازێکی هەیە لەوەی پێشوو هەڵە نەبەم بۆ ئەم جارە بۆ ئەم 20,000 یەکەیە کەسێکیش کە هاوسەرگیری نەکردیان ژیانی هاوسەرگیری پێک نەهێنابێت ئەتوانێت ئەو فۆرمە پڕکاتەوە ئەمە دروستە؟ لە ڕاستیە وەک ئەویان هیچ زانیارێک نییە ناڵم حکوومەت تەنها بڕیاری لەسەرگاوە کە بڕیاری لەسەر دراوە هیچ زانیاریەک نەگەێنراوەتە دەست یعنی هەتا ئێستش وەک ئاماژەم پێەیە وەزارەتی شارەوانی و ئەوانش هیچ ماوەی تاوابوونەکەشی دەستنیشان نەکراوە کە چەند ساڵی پێچێت بۆ تاوابوونەکەی یان کاتێکی چەنێوێت هیچ زانیاریەکمانلانە تەنها بڕیارێک بە پێی زانیاریەکانی لای من 4 ساڵی پێچێتە تا تەواوی هەڵبەتەوە 4 ساڵش ڕەنگە گەر کەسێک ئێستا فۆرم پڕکاتەوە تا 4 ساڵی تر یەکەکان تەواوە بێت ڕەنگە لەماوە 4 ساڵە بێتە خاوەنی خانووی خۆی. لە ڕاستیە ئێمە ئەو یەکی نیشتە جێبوونانی کە پێشتر کراوە خۆی قەرار وا بوو ئەوانش لە ماوەی 4 ساڵە تەواو بکرێ بەڵام لە 2015 بۆ 2016 خراە بواری جێبەجێکردنەوە بەڵام لە 2007 بۆ 2010 ئەو پرۆژانە ڕاگیران بۆهۆی چیەوە
وهۆی قەیرانی دارایی وهۆی شەڕی داعشەوە وهۆی پەتای کۆرۆناوە و ئەگەر لەم حاڵەتەیە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە ئەگەر حکوومەت بودجە دابین بکات کە بڵین وەزارەتی ئاودانکردنەوە لە پلانی 2020 لە پلانی 2022 بودجەی بۆ دابین کردووە بەڵام ئەگەر بێت و حکوومەتی هەرێمی بڵێن ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەر بیات لەو کاتەیە ئەم سوقانە ئەتوانرێ دابش بکرێت و کرێنشینان ئێمەش بۆ هیواین کە کرێنشینان لە ماوەیەکی کەم و بە زووترین کاتدا ببنە خاوەنی یەکەی خۆیان و لە ماوەکی کەمدا ئەو 20,000 یەکەیەش کە هەیە تەواو بکرێت و دابشکرێت بەسەر کرێنشیناندا. زۆر سپاس بۆ ئەوین حامید کە بەڕێزیان کارگەڕی کۆمەڵی داکۆکی لە مافی کرێنشینان. سپاس بۆی کە لە مەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادە بوو. سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەر بابوون. کاتێکی خۆش خواتان لەگەڵ.